بۆقی جۆری شاخدار بۆ پتر لە 10 ساڵە نەبینراوە و بە لە ناوچوو لە قەڵم درابوو. ئەم جۆرە بۆقە لەسەر چاوێەوە پێستێک لە شێوەی شاخدا هەیە و لە ژێرسکیشیدا تورەکەیەکەیە کە سەرەمێکتەکەی تێدا هەڵدەگرێت. گەشتێکی ئەم دوایی گروپێکی ژینگە پارێز بۆ دارستانی چۆکۆ لە ئێکوادۆر کۆلۆنیەکیان لەم جۆرە بۆقە شاخدارە دۆزیەوە. ساتەوەختێکی خۆش دەبێت کاتێک زیندەوەرێک دەبینیت کە هیچ کەسێکی تر بۆ ماوەیەکی زۆرە نەیبینیوە کە ڕەنگە بۆ 10 ساڵ بێت. دوو جوود لەم بۆقانە بران بۆ بنکەی پاراستنی بۆق و هاوشێوەکانی لە جەمباتۆ لە ئێکوادۆر بە مەبەستی زاوزێ پێکردنیان بە پێچەوانی جۆرەکانی دیکەی بۆقەوە. ئەم بۆقە شاخدارانە گەرا لە نێو ئاوی ڕاوەستاودادانەنێن بەڵکو و هێلکەکان لە نێو تورەکەیەک کە لەسەر پشتی دایکەکەیە هەیە و گەشە دەکات و وەک بۆقێکی بچووک دەتروکێت. ئەم جۆرە بۆقەی ناو تورەکە شتێکی سەرنجڕاکێشە و سەرەمێکتەکە لە نێو ئەو تورەکەیەدا گەشە دەکات و دەبێتە بۆقێکی بچکۆلە. یەکەم کۆمەڵی بۆقی بچووک لە مانگی نیساندا دەتروکێن. مەبەستەکەش بۆ بەرهمهێنانی 500 بۆقی شاخدار و بردنەوەیانە بۆ دارستانە باراناویەکان. ئێکوادۆر ناسراوە بە هەبوونی بوونەوەرە جۆرە و جۆرەکان ئەوانی لەسەر خاک و لە نێو ئاودا دەژین. نیوەی ئەم جۆرە بوونەوەرانە لە ئێکوادۆر هەن لە هیچ شوێنێکی دیکەدا نییە. وڵاتێکی وەکو ئیکوادۆر لە ڕاستیدا بەهەشتە بۆ جۆرەکانی بۆق و لەوێ نزیکەی لە سەدادەی جۆرەکانی بۆقی هەموو جیهان لەوێ هەن. بەڵام پسپۆران دەڵێن ژیانی بۆق لەبەر مەترسیدایە لەبەر ئەوەی وڵاتی ئیکوادۆر ڕوبەڕووی بەرزترین ڕێژەی لە ناوچوونی دارستان لە جیهاندا دەبێتەوە.